بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين. خۆشەویستان ئازیزان، السلام عليكم ورحمة الله وبركاته. ئەمشەو ئەگەر بەگوێ من بکەن پلەتان لای پەروەردگار ئەوەندە بەرزە بێتەوە نێ بە خەیاڵتانە. ڕێگایەکی زۆر کورت بۆ گەیشتوون بە پەروەردگار عەزە وەجەل، بەڵام هیممەتێکی گەورەیەوێ بۆ کەسانێک کە بیانەوێ نزیک ببنەوە لە ئەڵڵا. ئەم هیممەتە زۆر ئاسانە بێ. سەیری قورئان بکەین، با بە وەردی ڕامێنین لە چەمکی لێبوردەیی، چۆن گیانی لێبوردەییمان بوژێنینەوە. سەیری قورئانی پیرۆزەکەی وەکو چۆن پەروەردگار بە یەحیا پێغەمبەرە فەرمی عەلەیهی الصەلاة وەسەلام، ئەفەرمێ خودی الکتاب بقوة، بەو پەڕی توانات ئەم پەیامە وەرگرە، جێبەجێیکە، بیگێنە. بە هەمان شێواز پەروەردگار بە خۆشەویستمانە فەرمی عەلەیهی الصەلاة وەسەلام ڕاستەوخۆ، بەنا ڕاستەوخۆ بە تاکی ئومەتیە فەرمێ خذي العفو وأمر بالمعروف وانهى عن المنكر. خذي العفو يعني چی؟ يعني لێبوردەییم لێ وەرگرە، پەیامی لێبوردەی وەریگرە، جوان اینجا بیگێنە بە خەڵکیش، تۆ جێبەجێیکە با ئومەتەکەیش جێبەجێیکە. سەری لێبوردەیەکەی لە قورئانی پیرۆزە ئەبینی، ئەتوانین پۆلێنی کەین بۆ چەند بەشێک. بەشی یەکەمیان کە لە هەموو بەشەکان لەوە چێ گەورەتر بێ بەڵام بیری لێ ناکەیتەوە، ئەویش ئەوەیە لێبوردەبی لەگەڵ خۆتە. نەکەی کاتێک گوناهێکەکەی، تاوانەکەی ئەکەی، بێئومێد بی لە ڕەحمەتی خوا، چونکە بێئومێدی لە هەموو گوناهەکانی دیکە گەورەترە. سەیریکەن یعقوب پێغەمبەر عەلەیهی الصەلاة وەسەلام کاتێ بە ڕۆڵەکانی ئەفەرمێ بڕۆن بگەڕێن بە دووی یووسف و براکەیە. اینجا فەرمێ لا تەیئەسوا من ڕەوح الله. ڕەوح یعنی شنەبای ڕەحمەت. بێئومێد مەبن لە شنەبای ڕەحمەتی ئەڵڵا. إنه لا ييأس من روح الله إلا القوم الكافرون. سبحان الله. بێئومێدی بەرەو کوفر تەبا. باوکە گەورەمان ئیبراهیم عەلەیهی الصەلاة وەسەلام ئەویشەوە فەرمێ ومن يقنط من رحمة ربي إلا الضالون. ئەوە کێ جگە گومڕایان بێئومێدە بێ لە ڕەحمەتی ئەڵڵا؟ کاتە نەکەی کاتێ گوناهەکەی بێئومێد بی، ئیتر لە خۆت نەبووری، وا بزانی خوا عەزە وەجەل لێت نابوورێ. یەکێک لەو لێنەبوردەیانە بۆ خودی خۆت ئەوەیە کە ئێستا مۆدێلەکەیە گۆڕینی لەشت، گۆڕینی ڕەگەزە. خوای گەورە چۆن تۆی دروست کردووە، ڕازی بە. ئەگەر بەلایشتەوە ناشیرینە لێبوردە بە لەگەڵیا. ئەم لەشێک گیری خواردەوە بەدەست مرۆڤەوە، جارێ لێوی ئەستورەکە باریکە کاتەوە، ئێستا لە جوانکاریە تێپەڕیوە. ئێستا نەشتەرگەری ئەکرێ بۆچی؟ بۆ خۆ ناشیرینکردن. تەسەوڕکە یەک ئافرەت 20 دەفتەر دۆلاری خەرج کردووە لەبەرەوەی وەکو شەیتان بێت. شاخی بۆ خۆی دروست کردووە، دەمی داقستووە، کونێکی تێ کردووە، گوێی لە تێکی لێ کردووەتەوە، ئێرەی ئاوساندووە، 20 دەفتەر دۆلار لەبەرەوەی وەکو شەیتان بێ. بۆ؟ چونکە ئەم لەشەی خۆی قەناعەتی پێ نییە، پێ ڕازی نییە، ڕەگەزی خۆشیە گۆڕێ، نێرە خۆیە کاتە مێ خۆیە کاتە نێر، لێبوردنیە لەگەڵ لەشی خۆیە. دووەمیان لێبوردە
لە ئاستی خێزانە لێبوردە بە لەگەڵ هاوژینتە، لێبوردە لەگەڵ ڕۆڵەی لاسارتە، لەگەڵ باوکتە، لەگەڵ دایکتە، لەگەڵ خوشک و براتە. قورئان جەخت دەکاتەوە لەسەر ئەو بابەتە. سێری کە پەروەردگار فەرمێکی یا ئەیها الذین آمنوا، ئەی بڕواداران، ئەی ئەوانەی بڕواتانی هێناوە، ئین من ئەزواجکم وئەولادکم عەدووە لەکم فەحذەروهم. هەندێک لە هاوژینەکانتان، هەندێک لە ڕۆڵەکانتان جاروبار ئەبنە دوژمنی سەرسەختی ئێوە، ئاگاداریان بن. هەرچی تۆ بتەوێ ئەو بە پێچەوانەوە ئەنجامێدا، تۆ چیت پێ ناخۆش بێ ئەوە ئەنجامەدا، چیت پێخۆش بێ نایکە، ئاگاداری بە. دوایە پەروەردگار ئەفەرمێ چی؟ ئەفەرمێ وئین تعفوا وتصفحوا وتغفروا فإن الله غفور رحيم. الله لو آية قول أفرمي أجر ليان ببورن ليه بردبن لقليانا ليان خوش من وتصفحوا لا بريشي نوي هلدن ولا قليانا كاتي هلي كرت ئامۆژگاریت کرد وتر ڕۆڵی گیان ئەوە کارێکی زۆر گەورە بوو کردت، هەڵەیەکی زۆر گەورە، تاوانێکی گەورە، بەڵام بپارڕێرۆ لە پەروەردگار، منیش بۆتە پاڕێمەوە پەروەردگار لێت بوو بورێ، جارێ ئیتر مەیرۆ بەناو چاویە. ئەفەرمێ وئین تعفوا وتصفحوا وتغفروا، نەتیجەکەی چییە؟ فإن الله غفور رحيم. مانای چییە؟ تۆ ئەگەر لێبوردەبی لەگەڵیا، بەخشندەبی لەگەڵیا، لاپەڕەی نوێ هەڵدەیتەوە لەگەڵیا، بزانە ئەڵڵاش لێبورێ. یعنی تۆ کە باوکی لە ڕۆڵەکەت ببووری، ئەڵڵاش لێبورێ. ئەو مانایەکە. مانایەکی دیکەیان ئەگەر تۆ لێبوردەبی لەگەڵ هاوژینەکەتە، لەگەڵ ڕۆڵەکانتە، بزانە ئەڵڵاش لێبوردەیە، بەخشندەیە لەگەڵ تۆ، لاپەڕێکی نوێ هەڵداتەوە لەگەڵتا. چی گەورەیەکە، سوبحان الله. مانای سێیەمیان، ئەمان هەرموو مەبەستن. مانای سێیەمیان ئەگەر تۆ لێبوردەبی لەگەڵیا، بزانە تۆ ئەڵڵا خۆشەویستەکەی لای، ئەویش ئەگەڕێتەوە تەوبەکە. تۆڵێ ئەوە من لە تۆ بووری، دڵنیا بە پەروەردگاریش لێتە بورێ، ئەڵڵا خۆشەویستەکەی لای، ئەگەڕێتەوە بە لای ئەڵڵا لێی خۆشە بێ. اینجا سەیریکەن. ئەبینین لە دنیادا چەند کەس ئێسە کوڕە لەگەڵ باوک و دایکی قسە ناکە. لەبەر چی؟ لەبەر تەماعێکی دنیا، برا لە برا جیابێتەوە، خوشک و برا لەسەر میراتێکی کەم، لەسەر پارچە عەرزەیەک، زەویەک، چەند ساڵە قسەیان بە یەکەوە نییە، دراوسێ قسەیان بە یەکەوە نییە. لەبەر چی؟ لەبەر شتێکی کەم، قسەیەکە، یەکێک قسەیەکی بە یەکێ وتووە، ئیتر لە مێشکای یێڵێتەوە، لە مێشکای یێڵێتەوە، لە دڵیا یێڵێتەوە. ئاز دەکانم ئەو کەسانەی لێبوردن دڵیان گوڵشەنە، باخچەیەکە پڕ لە گوڵ و گوڵزار، بەڵام ئەوانەی لێبوردنین دڵیان بووەتە زێرابێک، زۆنگاوێک، زەلکاوێک، بەس خراپەی خەڵکی لە دڵیا ماوەتەوە. خراپە و تاوان بۆگەنە، دڵ ژەهراویەکە، دڵە بۆگەنەکە، بەدەستی خۆتە. دڵت ئەەکەیتە گوڵستان یا کۆکەیتە زێراب، زەلکاو، زۆنگاو، بۆگەناو، بە ئارەزوی خۆتە. ئەجا سەیریکەن. لەوە سەیرتر ئەبینی پیاو ژنێک، پیاوێک ژنێکی مارە کردووە، ئەمە هێشتا باسی خێزانە، لاستی خێزانە. پیاوێک ئافرەتێکی مارە کردووە، پێشەوەی بیگوێزێتەوە کێشە دروستە بێ لە نێوانیانە، جیابنەوە. ئەو ئافرەتە مارەی چەنەکەوێ، نیوەی مارەیەکەی ئەکەوێ. پەروەردگارە فەرمێکی إلا أن يعفون أو يعفو الذي بيده عقدة النكاح وأن تعفوا أقرب للتقوى. الله چه گەورەیەکە بەڕاستی. ئەفەرمێ ئافرەتەکە نیوەی مارەیەکەکەوێ، مەگەر ئافرەتەکە بڵێ چی؟ ئافرەتێکی چاک بێ، نزیک بێ لە ئەڵڵا، بڵێ من نیوەی مارەیەکەیەکەم ئەکەوێ، ئەو نیوەش بۆ خۆت، تۆ چونکە گەنجێکی، من و تۆ بێیەکەوە نەمان ژیان، خۆی تر دوژمنی یەکتر نین، خۆ تۆ کافر نەبووی، منیش کافر نەبووم، خۆ یەکترمان نەکوشتووە. نیوەی مارەیەکەش بۆ خۆت لەبەرەوەی بتوانی ئافرەتێکی باشتر بخوازی. یاخو پیاوەکە ویان وەلی ئەمرەکە
ئەڵێ بە ئافرەتەکە ئەو نیو مارێ ناکەوێ بڕۆ هەموو مارەیەکە بۆ تۆ لەبەر دڵن نەڕەنجێ. پەروەردگارە فەرمێکی ئەوەی لێبوردە بێ بەم شێوازە ئەوە لە هەموو کەس نزیکترە لە تەقواوە، نزیکترە لە ئەڵڵاوە. وأن تعفوا أقرب للتقوى. سبحان الله. اینجا فەرمێکی ئەفەرمێ ولا تنسوا الفضل بينكم. نەکەن چاکەی یەکتر لەبیر بکەن. چاکەی چی؟ کچێکە شووی کردو بە کوڕێک هێشتا چێژیانەوەندە لە یەکتر وەرنەگرتووە، مارە بڕاو بەڵام نەگوێزراوەتەوە. پەروەردگار بۆ ئەو دوانە ئەڵەیە چاکەی یەکتر لەبیر نەکەن. چاکە چۆن؟ کە تۆ چوویتە داوای ڕێزیان لێگرتی ئەو کچیان یا بە تۆ بەعکسیشەوە ئەو کوڕە لە ناو 8 ملیار مرۆڤە چای بڕیوەتە تۆ، باشە کەواتە حەزی لە تۆ بووە، تۆی بافرتێکی باش زانیوە، دا ئەوەت لەبیر نەچێ، دیارێک هێناوە گوڵێکی بۆ تێناوە، ئەوەی لەبیر نەچێ دوعاوە یەکتری بکەن. تۆ بڵێ یا ڕەبی خوایە و ئافرەتە لەگەڵ منانە گونجیا بووینەوە، یا ڕەبی پەروەردگارا شوو بکا بە پیاوێ زۆر لە من باشتر بێ ئاسوودەی کە من نەمتوانی ئاسوودەی کەم. ژنەکەش بڵێ یا ڕەبی پەروەردگارا ئەو پیاوە لەگەڵ منانە گونجا، یا ڕەبی خوایە ئافرەتێکی لە من باشتری پێ خەڵاتکەی ئاسوودەی کە یا ڕەب العالەمین. ئەم گەورەیە، ئەمێ گەورەیە، ئەمە جوانی. دڵتر چۆن بۆ گەنەگرێ؟ چۆن ژەنگ لە دڵ ئامێنێ؟ چۆن بۆ گەنی ئەمێنێ؟ چه گەورەیەکە؟ سەری باوکو ڕۆڵە بکە یاخوو برا و برا. براکانی یوسفتان بیر چوو کاتێ چیان کرد لە یوسف عەلەیهی السەڵات وەسەلام. یوسف تازە پێگا، گەنجێکە تازە پێگا، کەچی براکانی گەلە کۆمەی لێکەن ئەیانوێ بیکوژن، بەڵام دوای فڕێدە ناو چاڵێک. دوایەوە چی لێکەن؟ لە دراماکاڵی فرۆشن درۆ دە لە سێ لە قورئانە باسی فرۆشتنی یوسف ناکا لە ڕێگەی براکانیەوە، براکانی شتیوان نەکردووە، هەر ئەوەندە ئەیخەنە ناو بیرەکەوە ناو چاڵەکەوە، ئیتر ئەگەڕێنەوە بۆ لای باوکیان بە فرمێسکی درۆین، درۆ لەگەڵ باوکیان ناکەن، کراسەکەی یوسفیان هێناوە خوێناویان کردووەڵێن ئەمە خوێنی یوسفە، گورگ خواردوێتی، باشە ئەمیان بەجێڵا. وەجاءت سەیارەتون، کاروانێکە کاتێ سەتڵەکەیان خستە ناو بیرەکە لە بەرەوەی ئەو هەڵگۆزن سێرەکەن گەنجێکی تازە پێگەشت و لە ناویایەتی هاتۆتە دەرەوە. یەکسەر وەئەسەڕوه بضاعة، باسی فرۆشتن و کڕی نییە، یەکسەر شاردیانەوە. ئەوانەش بەدڕەوش بوون لە جیاتی ئەوەی بگەڕن بەو ناوچە، بەو گوندانە بگەڕن یەکەیەکە کێ مناڵێکی ئاوا ون کردووە، کێ مناڵێکی ئەگەڕێ بە دوایە ئەوە ئێمە دۆزیمانەتەوە. نانا شاردیانەوە، یەکسەر گەیاندیانە مەسڕ وەشەڕەوه بثەمەن بەخس دەڕاهم، بە پارەیەکی کەم فرۆشتیان عەزیزی مسر کڕی. باشە براکانی ئەوەندە کاری خراپیان کردووە، چەند ساڵی ڕەبق بەردەوام بوون لە درۆکردنە، تۆمەتباریان کرد بە دزی، اینجا وستیان بیکوژن، اینجا خستیان ناو چاڵەکەوە، اینجا بەردەوام درۆیان کرد تا باوکیان چاوی لە دەستدا، چاوی تر بینایی لە دەستدا، اینجا هەر بەردەوام لە درۆکردن. اینجا دوایەوە تۆمەتی گەورەیان دروست کرد بۆ براکەی یوسف بنیامین، وتیان ئەویش دزە، وەکو چۆن براکەی یوسف بە مناڵی دزی کردووە. بە کێڵن بە یوسفەڵێن نازەنەوە یوسفە، کەچی ئەو یوسفە گەورە کاتی خۆی عاشکراکە ئەڵێ دڵتان تەنگ مەبێ، لا تەثریبە عەلەیکم اليوم یەغفر الله لەکم. الله الله ئەڵێ هیچ لۆمە و سەرزەنشتێکیان لێ نییە. برای من یا ڕەبی خوایە لێتان ببورێ، هەر نێزانە فەرموون ئەمە دوعانیە، هەر بڕیارە، خوای گەورە ئاگاداری کردەوە، پیان بفەرمێ کەوە من لەوان بوریم، یەغفر الله لەکم، لێتانە بورێ، بڕیارە تەواو. کاتی ئەگەڕێنەوە بۆ لای باوشیان لە دوورەوە ئەڵێ بۆنی یوسفەکەم، کراسەکێنن ئەیەن بەسەر و چاویە، یەکسەر چاوی ئەگەڕێتەوە، ئەو کاتە دەسەکەن بە گریان، ئیستەغفیر لەنا، بۆمان پاڕێرەوە یا ڕەبی، یا باوکە گیان بۆمان پێڕ لە خوای گەورە لێمان ببورێ. یەکسەر فەرمەچی سەوف ئەستەغفر لەکم ڕەبی، بۆتانە پاڕێمەوە، خوای گەورە غەفور ڕەحیمە. ئەوە هەم موسیبەتیان بەسەر هێنا. ئەمە کێ توانێ وما يلقاها
إلا الذين صبروا وما يلقاها إلا ذو حظ عظيم. پروردگار فرمي أو كرو زور بخت وروا بختي كي گوري كسيك أو نلي برده بي گوره بي. اینجا سيري كن لبازني خيزان بچينه دروا لقل خلقا جاري واز سركرديه لي برده لقل هاولاتيانا هرچن هاولاتياني جنيو يدني سكايتي بيكن تومتي بۆ دروستەکەن لێبوردێ لەگەڵیانە جاری وەڕایەکەدەن ڕاکە پوچەڵە بێ هەڵەیە بێ کارەساتێکە خوڵقێنێ پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام ڕاوێژی بە هاوڵان کرد ئەوان ڕایەکیان وت بە پێچەوانەی ڕای پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام دوای ئەوە ڕاوێژی ئەوان بووە هۆکاری ئەوەی موسڵمان شکست بخۆن کەچی پەروەردگارە فەرمێ چی ئەفەرمێ لێبوردە بە لەگەڵیانە بپارڕێرۆ لە ئەڵڵاش خوای گەورە لیان خۆش بێ بەڵام بەردەوامیش بە ڕاوێژیان پێ بکەن یەخسەر لیان تووڕەمە بە فاعف عنهم واستغفر لهم وشاورهم في الأمر سەیری کەن اینجا لەوە قوڵتر بابەتەکە لەوە گەورەتر تۆمەت بۆ ناموس و شەرەفیشە بکەن چەند گەورەیە ئەخر زۆر سەختە ئەم قسانەوە ئەزانی میثالیەتە قورئان میثالی نییە قورئان واقعیە یعنی خەڵک ئەتوانێت جێبەجێ بکە هەندێک خەڵک تۆمەتیان بۆ دایکی بڕواداران کرد عائشە ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ لەگەڵەوەش ئایەت هاتووتە خوارەوە بۆ ئەوەی ئیعلان و جاردانی بەراءەت و پاکداوێنی بکە تا ئێستا شەرجنێم یەدرێتێ یەکێک لەوانە کە تێوە گلا بوو خزمێکی ئیمامی ئەبوو بەکر بوو کەسێکی هەژار بوو ئەو کەسە هەژارە ئیمامی ئەبوو بەکر خۆی موچەی مانگانەی بۆ بڕی بوویەوە سبحان الله مانگانە بەبێ ئەوەی ئیشی بۆ بکە کاری بۆ بکە موچەی بۆ بڕی بوویەوە خزمی نزیکێتی کەچێویش تێوە گلا بوو یەکێک لەوانە بوو کە دەنگ و باسی بڵاوە کردەوە عایشە زینای کردووە نەعوذ بالله ئیمامی ئەبوو بەکر تووڕە نەبوو قسەی پێ بڵێ جنێی باتێ بەزوتی چاکە لەگەڵ خزما بکە ئاوا لێەکە مەرج بێ ئیتر موچەکەی ببڕم نەلێ یاوە نەداوای دادگایی کردووە هیچی شەرەوانە کەچی پەروەردگار ئەزانێ ئەبوو بەکر چەند گەورەیە هێشتا ئەو هەڵوێستەی بەلاوە جوان نییە هەرچەنە زۆر جوان هەڵوێستەکەی بوو بەکر بەڵام پەروەردگار چاوەڕێی زیاتری لێەکە ئاەتێک هێنەتە خوارەوە لە سوورەتی نور ولا يأتل أولو الفضل منكم والسعة يؤتوا أولي القربى والمساكين والمهاجرين في سبيل الله وليعفوا وليصفحوا ألا تحبون أن يغفر الله لكم ئەوانەی خاوەن چاکەن مردن مرد با قەت ڕێگری لە چاقی خۆیان نەکەن با بەرامبەر خراپەی کردبێ با چاکەی خۆی بەردەوام بێ حەز ناکەی ئەڵڵا لێت ببوورێ دە تۆش لێ ببوورە یەکسەر ئیمامی ئەبوو بەکر فەرمووی بەلا یا ڕەب بەلا یا ڕەب بەلا یا ڕەب بەڵێ یا ڕەبی حەزەکەم تۆش لێم ببووری مەرج بێ تا من مابم موچەی نەبڕم سبحان الله ئەخر وەڵڵی بێنە پێشاوت وەزانیمە باسی خەیاڵەکەین خەیاڵ کەچی واقعەکە ڕوویاوە قورئانیش واقعە خەیاڵ نییە باش اینجا وەرە خەڵکی دیکە تاوانیان گەشتوتە ینی ئەنجامی کوشتن دەستیان بردووە بۆ گیانی خەڵکی یەکسیان کوشتووە یاخو چاویان دەرهێناوە لوتیان بڕیوە دانیان شکانووە گویان بڕیوە کەچی پەروەردگارە فەرمێکی سەیری کە نایەتەکان چەند گەورن وكتبنا عليهم فيها أن النفس بالنفس كسيكي بكوشي كجريتوا أو قصاصا كجريتوا إن جا دوايوا والعين بالعين تساوي هالكولي وتساوي هالكول ريتوا ما بي شرع ما بي توراة باشا إن جا دوايوا والأنف بالأنف لوتي خلقي يبريوا لوتي يبريتوا والأذن بالأذن جوي بريوا جوي بريتوا والسن بالسن دانيش كان ودانيش كان ريتوا والجروح قصاص خلقي برينان كردو بأندازي برينك برينان ركرتوا كتشي دوايا فرميتي الله فرميتي خواجان أفرمي فمن تصدق به فهو كفارة له سبحان الله أفرمي أويلي بردبي بلي برو قردنا أزابي مناوي أفرمي أوي بيتا كفارتي قش قناها كاني يعني الله ناوي قرب كابسري خلقا برودو زخيان بري الله ايوي هر درفتيان باتي
بەڵکو لێبوور دەبن بەڵکو پەشیمان بوونەوە با دنیان پڕ تاوان کردوێ بەڵکو بەبوونیتەوە جارێک فرمێسکی پەشیمان بڕێژێتەوە تۆ بە هەشت بۆ خۆت بە سۆگەرەکەی ئەبیتە نزیکترین کەس لای ئەڵڵا فمن تصدق به فهو كفارة له چ گەورەیەکە با بازنەخە فراوانتر بکەین لە بازنەی مسلمانان بچینە دەرەوە ببینین جوولەکە یاخو کریستیان باشە چۆن مامەڵیان لەگەڵاکەی پەروەردگار باسی 6 صیفەتی ئەهلی کتابەکە یەک لە یەک خراپتر ئەفەرمێ چی فبما نقضهم ميثاقهم بوي پەیمانی ئەڵڵایان شکاندووە پەیمانی من و تۆ نییە یا ئەڵڵا شکاندویانە لعناهم نەفرەتمان لێ کردوون وجعلنا قلوبهم قاسية دڵیشیان ڕق کراوە پەروەردگار دڵی ڕق کردون چکە دڵیان ڕق بووە اینجا فەرمێ چی يحرفون الكلمة عن مواضعه بەردەوام دەستکاری تەورات و ئینجیلەکەن ونسوا حظا مما ذكروا به بەردەوام فەرمانی ئەڵڵا پێش لە بیری خۆیانە بنەوە پشتگوێیەکەن باشە اینجا شەشەمیان ولا تزال تطلع على خائنة منهم إلا قليلا منهم کەمێکیان نەبێ بەردەوام خیانەتیان لێبینی ئەی پەروەردگارا چی بکەم ئەفەرمێ فاعف عنهم بیرتان کردوتۆ لەم ئایەتانە چەند گەورەن ئەفەرمێ لیان ببوورە قەیناکە لیان ببوورە وەصفح لێبوردن بەس نییە لاپڕێکی نوێی هەڵەرەوە مەیەرەوە بەناو چاویانە اینجا ئەمەش بەس نییە بڕۆ بزانێ کێ قەرزارە قەرزی بەرەوە کێ نەخۆشە بتوانی چارەیکەی غەمێکی گەورەی هەیە بتوانی غەمی بڕەوێنیتەوە إن الله يحب المحسنين فاعف عنهم واصفح اینجا فەرمێ إن الله يحب المحسنين بڕۆ چاکەشیان لەگەڵا بکە چاکەشیان لەگەڵا بکە دواو تەم خۆشەویستان ئەم دوو یاسا قورئانیە وەرگرن بزانە چۆن قازانجەکە لە دنیا یەکەمیان چۆن مامەڵە لەگەڵ خەڵکاکەی وەکو ئەو شێوازەی کە حەزەکەی خەڵک مامەڵە لەگەڵکەن حەز ناکەی هەموو کەس ڕێز لێ بگرێ دەڕێز لێ خەڵک بگرە حەز ناکەی خەڵک فێڵە لێ نەکە دەفێڵ لە خەڵک مەکە حەز ناکەی خەڵک ڕازگۆ بێ لەگەڵ تا دەڕازگۆ بێ لەگەڵ خەڵکە حەز ناکەی خەڵک غەیبەتە نەکە دەغەیبەتی خەڵک مەکە حەز ناکەی کاتێک گوناهت کرد خەڵک دایپۆشێ تۆش گوناهی خەڵک داپۆشە حەز ناکەی کاتێک گوناهت کرد خەڵک بپاڕێتەوە بڵێ یا ڕەبی خوایە گوناهەکەی داپۆشی و لێی ببووری تۆش بۆ گوناهی خەڵک بپاڕێرەوە داوای لێبوردن و داپۆشینی گوناهی بکە عامل الناس كما تحب أن يعاملوك به أبو شێوازە نازداری شەفەرمی عەلەیهی السەڵات وەسەلام ڕۆژی قیامەت پەروەردگار کەسێک لە خۆی نزیکە کاتەوە زۆر نزیکە کاتەوە پێ فەرمێ کەس ئاگای لێ نییە ئەفەری بەندەکەم بیریە فڵان ڕۆژ چ گوناهێکت کرد ئەویش خەجاڵەتە بێ بەڵێ یا ڕەب بیرم مێ ئەی فڵانە گوناه بیرم مێ ئەی گوناهەکەی دیکە بیرم مێ شەرمەزاریە دای ئەگرێ پەروەردگار پێ فەرمە بێدەنگ بە نەمهێشتووە حەیات بچێ کەس پێت بزانێ ئێسەش بەنیێنی دەبڕ باشت دایە پۆشێ ئەزانین کێوە ئەو کەسە ئەو کەسەی گوناهی خەڵکی داپۆشێ من ستر مسلما ستره الله في الدنيا والآخرة الله چ گەورەیەکە ئەم هەموو ئاەتە جوانە قورئانە هیچیت نەبینیوە هیچی بەرچاوی ڕووناک نەکردیتەوە دڵی ڕووناک نەکردیتەوە یاسای دووەمیان لەوە گەورەتر چییە یا ڕەبی خوایە ئەم پلەمان پێ خەڵاتکەی یا ڕەبی خوایە لەم مزگەوتە نەچینە دەرەوە ئیلانا ئەو پلەیەمان پێ خەڵاتکەی یا ڕەبی عامل الناس كما تحب أن يعاملك الله به مامەڵە لەگەڵ خەڵکە بکە وەکو چۆن حەزەکەی ئەڵڵا مامەڵە لەگەڵکە یاسایەکەمە وەکو حەزەکەی چۆن خەڵک مامەڵە لەگەڵکەن بەڵام ئەمەیان چۆن حەزەکەی ئەڵڵا مامەڵە لەگەڵکە چۆن حەزەکەی گوناهێکەکەی ئەڵڵا چۆن مامەڵە لەگەڵەکە بەیەک گوناه بۆتە نووسێ زۆر جاریش بەبێ هیچ بەبێ تەوبە خوای گەورەی لێت خۆشە بێ بەڵام چاکەیەکەکەی بەچەند بۆتە نووسێ بەدە چاکە
زياتر كمثل حبة أنبتت 7 سنابل في كل سنبلة 100 حبة وكو قولا قنمك دنك قنمك كاتي الرويني حوت قولا قنم لهر قولا قنمك دنك قنم كواتا يكبتشن بو حوصات إجا فرمي والله يضاعف لمن يشاء ناخر حوصات جنية زور لو زياتر خواي قورا بوتا نوسي باشا تو تصور كي اگر كسي گناهي كر گناهك بيه گناه بينوسي لاي خوت بلام همو چاكيكي بكيت حوصت بكيت هزار تخوا يتر بوغني گناهكي اميني او كاتا ابيني باغيكي قورا باغيكي سيوك بوغني كردوا او سيو بوغنيا قيمتي او باغا قورا كما كاتوا نو والله درهمك كتزويرة بناو زيرة لناو خزينيكي قورا زير أو درهما لقيمتي وهم زيرة كما كاتوا نو والله إن جاء يسا دعوا كما ويا خوشوستان غيرت بدقري يسا هر يسا غيرت بقري أو من الخوم دس بيه كم وش يسا لدلطانا بزاري جبيلين يا ربي خوايا قردني هم كسازابي أتوانن بيلين بدل دبيلين يا ربي خوايا قردني همو كسازابي أو يقسم بيلي أو غيبت مكا أو ظلم ليكا أو يستملك يا ربي خوايا لبرخاتي تو قردني همو ينازابي بدل بيلي أمشو بزانت شون برو بالا الري يا ربي برو بالا من ببي يا رب العالمين يا ربي نزك من بكيتو لخوت يا ربي نزك من بكيتو لخوت يا ربي أمز قوتا برخير ترو بركة ترو نور تربك يا رب العالمين أو كساني كدروسيان كردو يا ربي أو كساني أوداني أنا كانوا يا ربي أو كساني نيوجيت ياكن يا ربي ما موسى وتربيش جنابي ما موسى فاتح شهرستاني أو ما موسى بيجي نيوجاني يا ربي أواني بانغدن وخزمت جوزاري أمز قوتن يا ربي هرهمويان برخير ورحمة بك آمين الحمد لله رب العالمين.